ئاویان بۆ هێنا بۆی دەستنوێژ بگرێتەوە بۆ نوێژی عەسر سەرەتا لێی خواردەوە دوایی دەموچاوی شۆری و دوو دەستەکانی شۆری وذكر رأسه ورجليه يعني راويك باسي سري وقاتشي كرد كچون مسحي سري شي كردو وقاتشغاني شي شوريوا انجا هستا بي فشرب فضله او كما يوا خوارديوا بپيوا او كي خواردوا ثم قال ان ناسا يكرهون الشرب قائما فرمي خلكانك بباشي نازان بپيوا او بخويتوا وان النبي صلى الله عليه واله وسلم صنع مثل ما صنعت بلام بۆ چوونەکەی ئەو کەسانەی دەڵێن دروست نییە بە پێوە ئاو بخۆیتەوە لە جێی خۆی نییە چونکە من بینیم پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام وەکو منی کرد چۆن من بە پێوە ئاوم خواردوویش ئاوا خواردوویەتەوە ئەمە یعنی هەم بەڵگەی لەسەرەوەی کە فەضلی وەضوء ئەو ئەوەی دەبێنێتەوە دوای دەستنوێژ بیخۆیتەوە دروستە هەم لەسەر ئەوەش کە بە پێوە ئاو بخرێتەوە دروستە بزانین چیتر دێت ئێستا قال عن ابن عباس رضي الله عنهما قال شرب النبي صلى الله عليه وسلم قائما من زمزم. ابن عباس دفرمي پیغمبر خو عليه الصلاة والسلام بپی ولا زمزمي خواردوا جاري بابزن بوچی بخاري او حديثاني هنا ولا كاتك دا كوملق آثاري ترمان هيا وحديث من هيا ك پیغمبر عليه الصلاة والسلام نهي لو كردو بپی و بخورتوا او وهروها فرميتي هر کەسێک بە پێوە بخاتەوە بتوانێت خۆی بڕشێنەوە ئەی بۆچی ئەمانی هێناوە ئەنترینێ هێناوە زانیان دەفەرمونە من بەڵگەیە لەسەرەوەی کە ئەوانی تری بەلاوە صحیح نییە ئەوەی کە بەلای بوخاریەوە صحیح و تەرجیحی دەکا ئەوەیە کە دروستە بە پێوە ئاو بخورێتەوە و خولەفاش لەسەر ئەوە بوون ڕزای خوای پەروەردگاریان لێبێت عومەر بە پێوە خواردوێتیەوە عەلی بە پێوە خواردوێتیەوە ئیبن عومەر عائیشە ئەبو هورەیرە ئەوانە هەر هەمویان بەو شێوازە لە ئەنەسەوە دەجێڕنەوە کە ئەنەس و ئەبو هورەیرە کە دەڵێن مەکروهە حەسەنی بەسری دەڵێ بەڵگە لەسەرەوەی کە دروستە بە پێوە ئاو بخورێتەوە دروستە بە پێوە نان بخورێ یاکل الطعام ويمشي في الأسواق مادام خواردن بە پێوە دروست بێت کەواتە خواردنەوەش دروستە هەندێکیان دەفەرمون نەهیەکە تەنها بۆ یعنی ئەفضەلیەت و ئەحسەنیەتە یعنی باشتر وایە کە تۆ بە پێوە بخۆیتەوە نەک بۆ تەحریم بێ ئەو حەدیثەش کە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام بە پێوە خواردوێتیەوە دەفەرمێ من زەمزەم بەس لە ئاوی زەمزەم واری دەخوار بێتەوە لە ئیترنا بە هەر حاڵ ئینسان توانی بە دانیشتنەوە بیخواتەوە باشترە و چاکترە والله ئەعلەم